بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. أم كتاب النازداري كالخزمتي للا برصت ونوتويا كاين كتاب الأذكار إمام النووي كالكتاب زور ناياب وتايبة كان لم باباني أخيرا باسي كسي نخوش ومردوما كالآية أم كسي نخوشا شيبكا كاتي كامرت شيبو بكري والتفصيل أفرمي لم باب وصية البيت كسي كامردو وصيتي كرد بون منا وصيتي كرد وتيبا فلان كزن يجم لسركان إمامة كمكا يعني وتي لفلان شوين بمنيجن يا وتي مثلا بو شوازة بمنيجن بشوازة كي تايبت يا وتي كفنكم بو شوازة بي أو شوازة بي أيا أمانة كاميان بوي أكين كاميان يبونا أكين أم وسطانا تشانيكي جيبرجي أكين تفصيلاتي أولا بابا بحثك يكم دانا فرماشتكي للصحيح بخاري مسلم أهيناوا كدايك من عائشة ومن إجارته ورزق رحمة خايلة به أفرمي إمامي أبو بكر زور نخوش بو كاتباوكي سيدتنا عائشة أفرمي تشوم خزمتي الله برسياري لك الموتي بيغمبرتان صلى الله عليه وسلم ككفن كرت شان كفنتان بوكرت الله وتم أي إمام سيك في المام بوكرت لسي بوشاكا ناشدما فرموي أي لتشرجي كا وفاتي كرت الله وتم والله للرجي دو شما وفاتي كرت وتي أمرو تن شمايا وتوان والله أمرو دو شمايا فرموي الرجاء كم لله إخوة جل جلاله كبيني من لقل بيني بيغمبرة صلى الله عليه وسلم تنها شوبي أفرمك شوي سيشمه هاتا بيشوا واتا أو الرجل طواب الرجل دو شمه كوتين الشواكي إمامي أبو بكر رضا ورحمة الله عليه وفاتي كرت أفرمي سيري يكي لجلكاني كرت كان نخوش كوتبو هلو جلا بلا بلا بوبو زعفران يعني لدا وبونا يكي خوش بلا بلا بوبو جلس بيكي فرموي كمردم أم جلا جوان بشون أم بكنا كفنم وتي أنا إمام جلي تازة هي أو هي بود ترتيبه كين وتي دو جلي تريج بينه أو أنا وتي أنا أمجله بورتكاو خلق يعني أو أنا كونا أو اللي بكي أدري فرو مردو لا يقترب أمجله الدراوة الزندو بيسي بجلي تازة هي من جلي تازة بوتشي من تازة أمرم و أمجليك لبرمايا هر چند لحظة أو چند وقتك أما معرضة بأمه واتا هرشي لا شما هموي أبيته كيمو برين وأنا هاو أمجلة بيسة بي لأنه قرر كما هر أمجلة داين دوجلي تريب كان بسرة أفرمي كاتيكا وفاتي كر بوشي وازا لقالي أمام الله يعني كركا خوي فرمو بوي كخوي وصيتي كردو وماري كوري خطاب رضا ورحمة خوي اللي لسر مرقا فرموي كاتيكا بريندار كرا أبو لولي مجوسي لنوجا خنجر كاني ليدا فرموي لدواء أو مردم ما يتكم أبنا حال جورك عائشة داك من عائشة شك إمامي أبو بكر بيغمري خاص صلى الله عليه وسلم لجور عائشة نجراون وداك من عائشة هل لو جورا ما لا قبر كان فرموي بنا إذني لي ورقن أجر إذني دا ولا أو أنا بمنجن أجر إذني دا اللي بمنجن بمهنا وأنا قبر ثاني مسلمانا وتوصيتي كركا بوشوازي وكان بوشوازيان بوكر داك من عائشة فرموي والله أمشي أنا بخوم دانا أم جاية والله إمام عمر مستحق ترى وإثارك من نفسي خمشي أنا كده بإمام عمر سعد كري أبي وقاص خالي بيغمبر صلى الله عليه وآله وسلم فرموي أجر مردم قورم بلحد بوبكن طبعا هم دو جور قور هي جوري كان بيوتي لحد لدرسك أباسم كدو جوري كان أمشي وازي أمية كإستا قبرسان مثلا أو بقولي أشي نخواره دواي قراخة كاني توزق إهيالينو جا مردوك دانين وسر مردوك أقرين شوازي لحد أواز زيوك أواشي تخواره وزيوك كنكي لبنا ولا قبله مردوك أخيتنا وبشتي مردوك بابلين برديتي أخي وقت أوشوني كبر أكريته مردوكيت يعني توزي لم لا تروي لبيشوي باتجاه قبلة مردوك لنا قبري لحد أوا بيغمري خاص الله عليه وسلم قبرك لحد ببوشي وازن نجرا ساعة فرموي أجر مردم بوشي وازن قبر بوكن وكو بيغمبر صلى الله عليه وسلم وكان خشتان طبعا لبين من هي وآجر من هي لزماني عربية آجر خشتك كبأجر سوتين راو
گەرم کراوە لە بن هەر تەنها خۆڵەکەی هەجاران لە کوردەواری خۆمان هەبوو کایان لێ ئەداوانە و یان کرد بە خشت یان خستە بەرخۆر فەرمووی لە بن واتە لە بن ئەو خشتەیە لە زمانی عەرەبیە کە ئاگری بەرنەکەوتووە هەر تەنها بە قوڕ دروست کراوە وتی دەورەکەی بە جوانی بە قوڕ بۆم تەرتیب بکەن بەو لەبینە بۆم تەرتیب بکەن بەو خشتە قوڕانە هەر چۆن هی پێغەمبەرتان صلی الله علیه وسلم ئاوا تەرتیب بکە هی منیش ئاوا تەرتیب بکەن و بخەنە ناوی فەرمووی وانصبوا علي اللبن نصبا كما صنع برسول الله صلى الله عليه وسلم چۆن خشتان بە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم دانا بە هەمان چەشن خشتدانە طبعا من لە عەرەبیە لە زمانی کوردیە ئەگەر خشتەکە مەسەلەن بەبێ ئاگرکرا بە ئاگرکرا هەر ئێمە پێڵێن خشت بەس لە عەرەبیە جیاوازە لە بن ئەوەیانە کە ئاگری بەرنەکەوتووە و هەر لە سونەتیشە ئەو هەیە ناو قەبر شتێکی تێ نەکرێت کە ئاگر تەسیری لێ کردبێ واضحە ئاگر ئاسن ئەمانە ئەم شتانە نەخرێتە ناو قەبرەوە دواتر ئیمام بە درێژی لە شوێنەکە باسی ئەکەن کەوابوو شێوازێک وەسیەتی کرد بۆ نایشتنی خۆی و بۆیان جێبەجێ کرد ڕواەتێکی تر عەمری کوڕی ئاز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ لە سەرمەرگە فەرمووی کوڕ ئەگەر مردم نەچن دەستکەن ئاگر بە دۆرما بکەن و بڵان قائیدێک گەورە مردووە شوێن بکەون بە ئاگر لەو زەمانە بیدعەتە هەبوو یا ئافرەت کۆکەنەوە بە دوای منەوە قیژە و ئەمانە کاتێک کە مردم فەشەنوا عەلەیە توراب کەم خۆڵ بکەن بەسەرما تاوەکو تەواو ئەوەم ئەکەن بەڵام کە بە ئەندازی ئەوەی حیوانێک سەر ببڕێ وشترێک و گۆشتەکەی تەوزیع بکرێ بە ئەندازی ئەو بەسەر گۆڕەکەم و بمێننەوە حتى أستأنس بكم حتى وكو توشي وحشدنم لنا وقركما هسكم ككسيك بدور مويا حتى وكو بزانم شون جوابي أو رسولاني خوا أو ملائكان أدمو إمام النبي رضي الله رحمة الله عليه بأفرميه آية مردو هر وسطی که جبهه اکره آیا کامی جبهه اکره کامی جبهه ناکره الله نمونه بینینه الله دائما پرسیار پیوست پرسیار لأهل علم بکره لو کاتا بلن آیا ام وسطه بکین یا نکین جبهه کین بو یا جبهه نکین چون یک شکل حقیقی مردو بسر مانوا اوی وسطه کانی جبهه بکن انسان کمرد رگ ایره بجه الله ها قفل بلام اتوانم مالکی یک لسر سی مالکی وسط کا يعني هێشتا دوای مردنی خۆی دەسەڵاتی ئەگەر ماڵەکەی بکە بە سێ بەشەوە بەشێکی ببەخش لە دوای مردنی خۆشی وەسیەت زۆر سونەتێکی گەورەی ئینسان جێبەجێکە لە هەندێک جارە واجبە کە تۆ ئەو مردووە قسەیەکی کردو قسەکەی جێبەجێکەی ئەفەرمێ کامە بکەین کامە ئەفەرمێ ئەبێ پرسیار لە ئەهلی علم کرێ لەو کاتە ئەڵێ هەندێک نمونە ئەهێنمەوە بۆی چاوتان ڕوونتر ببێتەوە ئەگەر کەسێ وتی کاکە لە فڵانە قبرسانی شارەکەمە بمنێژن هەر لە سنووری شارەکەی خۆی دەرنەئەچوو ئەسە بۆ ئێمە لە هەڵەبجە مەسەلەن 5-6 قبرسانمان هەیە شەهیدانە و غەریبانە و مەسەلەن گوڵانە و وتی کاکە لە گوڵان بمنێژن لە غەریبان بمنێژن مەسەلەن مادام لە سنووری شارەکە خۆیەتی و ناچیتە دەرەوە ئەوانە ئەبێ ئەو وەسەتەی بۆ تەنفیس کرێ واجبە لەسەرمان ئەبێ ئەو وەسەتە جێبەجێک یان وەسیەتی کە طبعا لە نوێژە ئێستا لای ئێمە هەر مامۆساکە نوێژەکە پێشنوێژی ئەکە لە نوێژە وەسیەت وایە کێ لە خزمە نزیکەکانی خۆی حتا نزیکتر بێ باشترە بۆ نمونە برایەکی بۆ نمونە باوکی ئەمانە نوێژی لەسەرکەن باشتر ئەفزەل بۆ ئەو کەسەیە مادام نوێژێکی ڕەوانە و ئەزانێ نوێژ بکە ئەو کەسە خزمەی خۆی نوێژی لەسەرکە باشترە تاوەکو کەسێکی غەریبە بەڵام ئەگەر وەسیەتی کردوەتی کاکە بە کەسێکی ئەجنەبی نوێژم لەسەرکە فڵانە کەس بە پێش نوێژی نوێژەکەی منکە یا بابێ نوێژم لەسەرکە ئەفەرمێ ئەم کەسە ئەجنەبیە بە نسبەت خزمەکانی خۆی سیر ئەکرێ ئەگەر ئەهلی سەلاح بوو بەسە مەلایەکی خوا ناسە ئەوەیە حەزی کردووە پیاوێکی ساڵحە کە ئەو نوێژی لەسەرکە ئەو بۆی تەنفیز ئەکرێ ووا باشە خزمەکانی ئەگەر لە مستەوای خۆشیان نبوو دینداری علمی ئەمانە لە مستەوای خۆیان نەبوو وا باشە ئیسارکەن لەبەر خاتی وەسیەتەکە کەسە ئەجنەبیەکە بیکە بەڵام ئەگەر مثلا لە خزمەکانی خۆی عالمی گەورە پیاوی ساڵحایە ئەڵێ یەکێکتر نوێژ لەسەرکان نابێت خزمەکانی خۆی لەسەریەک حەق بە خزمەکانیەتی ئەگەر هاتوو وەسیەتی کرد وتی کاکە لە تابوتێکا بمنێژن ئەفەرمێ ئەو کاتە ئەگەر زەویەکەی طبعا لە ئاینی پیرۆزی ئیسلامە هیچ کەسێ لە تابوتە نانێژرێ بەڵام چۆن بە خشت دەوری قبرێک ئەگرین ممکنە بە دار دەوری بگرین
بۆیە هەندێک جار لەوە چێت تابوتەکە لەگەڵیا جێگەی دارەکە بگرێتەوە. بۆی ئیمام نەووی فەرمێ ئەگەر زەویەکە نەرم و ئەمانە بوو قەی ناکە بە وەسەتەکەی بۆ جێبەجێکرێ، بەڵام ئەگەر زەویەکە ڕق بوو ئەوانە پێویستی نەئەکرد نەخێر ئەوە جێبەجێ ناکرێ بووی. ئەی باشە ئەگەر تابوتێکمان خستە ناو قەبرەوە تەنفیزی ئەم وەسەتی ئەومان کرد، زەویەکە باڵێن نەرمە لمە خۆی ناگرێ بە تابوتەکە و خسمان ناوی، کێ پارەی تابوتەکە ئەدا؟ طبعا هەموو شتێک لە شەریعەتە یاسایە. ئایا پارەی تابوتەکە لە میراتی کابرا ئەڕوا؟ میراتەکە تازە خۆی کابرانیە، هی ئینەکان وەچەکانێتی لەو چێت لە فلسێکی خۆش نابێت بڵێ وەڵا کاکە نایکە. ئەفەرمێت چۆن کفنی هەموو ئینسانێک لە بەیت الماڵ، چکە خۆی خاوەنی کفنی خۆشی نییە ئینسان. ئاستا ئێمە زۆر کات موسڵمانە کفن ئەکڕن و ئەیهێن و اینجا زۆر کاتانێ بنە ماڵان کاکە خۆمان کفنەکە ئەکەین، نابێت لە پارەی ئەو کەسە بکرێت، چکە لەوە چێ مناڵێکی تیا بێ عەفویان نەکا لەو پارەی کفنە. تەواو لە میراتە زۆر کات گوێ نادەینێ. یەکێک لەو بابەتانەی خۆشەویست ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەکەم عیلم لەسەر زەوی هەڵەگیرێ میرات، زۆر زوو ئەچێتەوە بۆ قیامەت تا نامێن. هۆکارەکەی چی خەڵک تەنفیزی ناکە. ئەفەرمێ پارەی ئەم تابوتەکە ئەخرێتە ناو زەوی لە بەیت الماڵی موسڵمانان ئەدرێ، لە میراتی خۆی نادرێ. ئەو تابوتەکە بە چەندە؟ با بڵێن بە 100,000 ئەبێ ئەو 100,000 دەوڵەتی موسڵمانان دابینی کات مادام زەویەکە نەرمە و ئەویش وەسەتی کرد، وەسەتەکەی بۆ جێبەجێ ئەکرێ. ئەگەر وەسەتی کردوتی بمبەن بۆ شارێتر وەسەتەکەی تەنفیز ناکرێ. حتا لە مەزەبی خۆمانە مختار وەهایە کە هەر حرامە نەقڵی مردوو لە شوێنەکە بۆ شوێنێکی تر. هەندێک فەرموویانە مەکروهە. ئیمام نەووی فەرموویەتی ئەگەر وتی بمبەن بەرەو مەککە، مەدینە، قودس، ئەو شوێنانە کە پیرۆزن و مبارەکن، قەی ناکە وەسەتەکەی بۆ تەنفیز ئەکرێ. قولی متأخرینی مەزەبی خۆمان ئەگەر کەسێ وەسەتی کرد و کەس تووشی عەزیەت نەبوو، خەڵک خۆیان بۆ خۆیان بە مەیلی خۆیان وتی ئەگەر وەسەتەکەی بۆ تەنفیزەکەین، ئەفەرمێ ئەگەر موسڵمانان ناڕەحەت نەبوون ئەکرێت تەنفیزی وەسەتەکەی بۆ بکرێ بۆی جێبەجێ بکرێ لە هەر شوێنەکە کە بڵێ بمنێژن. ئەگەر وتی کاکە دۆشێکێکم بۆ ڕاخ، پشتێکیشم بۆ دانی، خۆمە ئینسانە وەسیەتە کردی، ئایا بۆی تەنفیزەکرێ؟ نەخێر، بۆی تەنفیز ناکرێ، چکە ئەوانە بیدعن بە هیچ شێوازێ و بیدعانەی بۆ دەستەبەر نابێ و بۆی تەنفیز ناکرێ. ئەگەر پیاوێ وتی کاکە ئەوە بڕێ ئاوریشمم داناوە لەو ئاوریشمە مەسەلەن بچن کەفەنە بۆ بکەن، یا هەرداشی نەناوتی لە ئاوریشم بۆ بکەن، ئایا بۆی تەنفیزەکرێ؟ تەواو ئاوریشم ئەزانین کە حەرام بۆ پیاو، نەخێر بۆی تەنفیز ناکرێ. بۆ ئەفرەتان کەڕاهەتی هەیە لە مەسەلەی کفنە، مەسەلەی ئاوریشم بەکارهێنان. و ئەگەر کەسێکیش خونسا بوو، نێرەموو بوو، هەر حەرامە بە هیچ شێوازێک نابێ حەریر و با بڵێن ئاوریشمی بۆ بەکار بێت. ئەگەر کەسێک وتی کاکە 12 کفنم پێوە پێچ، بۆ نمونە کفنیزی خۆی نابێ سیانی پێ بێچین، ئەو حەزی کردوتی با 12 بێ با 10 بێ، ئایا لە حەدی خۆی زیاتر ئایا بۆی تەنفیزەکرێت؟ نەخێر، بۆی تەنفیز ناکرێت. ئەگەر وتی کاکە لەسەر گۆڕەکەم فڵانە سوورەتم زۆر بۆ بخوێنن، ئەوەنە خێر بکەن لەسەر گۆڕەکەم، هەر قورباتێ ئەو کەسانێک کێن ئەم نێژن کاکە ئاو بەسەریانە بگەڕن، شەربەتیان بنێ، هەر شتێکی وت ئایا دروستە؟ بەڵێ دروستە لە ڕۆژەوە هەرچی پێوتێ قوربات لە ڕووی مالیەوە باشە هەمووی دروستە بۆی ئەکرێت، چکە بۆی هەیە تا یەک لە سەرسەی ماڵەکەی وەسیەت کە هەر بە خێر بڕۆ، بۆی هەر خێرێ بڕیار بدە لەسەر گۆڕەکەی کە بۆی بکرێ بۆی ئەکرێ. ئیتر ساون لەسەر گۆڕەکەی بێ لە ماڵەوە بێ بە هەر شێوازە لە شێوازەکان بێ تەنفیزی وەسیەتەکەی ئەکرێ. ئەگەر وەسەتی کردوتی کاکە 2 ڕۆژ مەیتەکەم دانن تا عالەم هەمووی کۆ ئەبێتەوە، تا خەڵک پێیان مەزانێ و تا خەڵک لە دووری وڵاتەوە یێت و مەسەلەن تەنفیزی وەسەتەکەی ناکرێ، لە حەدی خۆی تەجاوز ناکە. ئەوە نێ قەبری وە لە دراو حازر کراوە نەژر. ئەگەر وتی کاکە خانوویەکی زۆر گەورە بەسەر گۆڕەکەمەوە بکەنەوە، طبعا مەسئلەی دروستکردنی دیوار بە دەوری گۆڕە و بەرزکردنەوەی ئێمە 2 جۆر گۆڕستانمان هەیە. گۆڕستانی تایبەتمان هەیە ئینسانی خۆیەتی، یعنی ئێستا ئێمە گۆڕستان ئێمە لێرە هەمووی خەیریەوە نییە، ئەچی بۆ هەر گۆڕستانێ وەقفە. ئەگەر بەسەن بنەماڵەیەک عائیلەیەک خۆیان شوێنێکیان دابین کردو بۆ گۆڕستانی خۆیان، کاکە گۆڕی ئێمە هەمووی لێرە ئەنەژێ بنەماڵەکەمە.
ئەلەو شوێنە ئەگەر دیواریش بکەن لە بینی گۆڕەکانە ئەتیادیە چکە زەوی خۆیان نەزان حتا داری تیا بنێژن ئەوە بکەن مەیلی خۆیانە چۆنی ئەڕازێنەوە بەڵام ئەگەر مسبەل بوو واتە وەقف بوو هی مسلمانان بوو بەعام بە هیچ شێوازە بۆی نییە هیچ جۆرە بینایە بەسەر گۆڕەکەیەوە بکات هەموو بێتە حەرام و گوناهبارە وەسەتیش کە وەسەتەکەی تەنفیز ناکرێت لەسەری بەڵام ئایا دروستە مەسەرەن گۆڵۆب داگیرسان و ئەم شتانە لەسەر گۆڕستان کە بە سوڕەج باس کراوە لە فەرمایشتەکانە هاتووە نەخێر دروست نییە ئەوەی کە نەهی سەریحی لەسەر هاتووە بە هیچ شێوازە دروست نییە ئەوەشی کە حڕە کەسەکە لە زەوی خۆیەتی چۆنی بەکارێنێ زەوییان هەیە بەقەدەر ئەم مزگەوتە 4 قەبری تیاکە مەیلی خۆیانە بەڵام لە قەبرستانی گشتی موسڵمانانە بە هیچ شێوازێکەوانە دروست نین ئەبێ زۆر بە وریایی مامەڵە بکرێت زۆر بابەت هەیە لەسەر مەسلەی قەبر و ئەوانە ئەگەر خوای مۆڵەتیدا لە کاتێکا باسی زۆر شت بیدعەکانەکەین ئەوانەی کە بیدعەوانەی کە ئێمە وا ئەزانین بیدعەن و بیدعەنین بۆ نمونە نووسین لەسەر گۆڕستان ناوی کەسەکە بنووسی ئێستا لە زیهنی هەمومان ناڵێن نابێت و دروست نییە و ئەوە وەرمان گرتووە بەینەما پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە هاوڵانی ئیزندا فەرمووی دایکم گۆڕەکەی ناناسمەوە فەرمووی بچۆ لەسەری بنووس ڕێگەیدا بنووس ڕوایەتەکە صحیحە و ئەلبانیش تەصحیح کرد مهم لە کاتێکە بە تەفسیل ئەوانە باسەکەن ئەم پیاوە ئەگەر هەر کورت و بخود هەر وەسیەتێکی کرد پێچەوانەی شەریعەت بوو وەسیەتەکەی تەنفیز ناکرێ ئەگەر لە شەریعەتە ڕێگەی پێدرا بوو وەسیەتەکەی تەنفیز ئەکرێ کەوا بوو ئینسانی موسڵمان چۆن لە ژیانە بە احترامەوە ئەژی لە کاتی مەرگیشە هەر ئەو هەیە کە ئەشچێتە ناو گۆڕەوە هەر ئەو هەیە وەسیەتەکانی تەنفیز ئەکرێن و واجبە تەنفیز بکرێن بەڵام ئەبێ هەمیشە وەک ئیمام فەرمووی پرسیار لە ئەهلی شەرع و لە ئەهلی علم بکرێ لەسەر ئەوەی چی دروستە لەو وەسیەتانە جێبەجێ کرێت چی دروست نییە کە جێبەجێ نەکرێت داوامە لە ذاتی پاشی پەروەردگار ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆی بەسەرمانە ببارێنێ خوای گیان ئەم کەلیماتانە بکرێت چرایەکی ڕۆشنی ناو گۆڕمان ئیلاهی بەهۆی ئەم کەلیماتانەوە قبوڵمان کە لە لای خۆت یا ئیلاهی قبوڵمان بدەرێت لە بینی مەلائیکە یا رب العالمین لای مەلەئی ئەعلا ناوەکانمان بێنە چۆن ئێمە ذکری تۆ ئەکەین یا رب العالمین خوای گیان سڵاوی دڵی ئێمە بگێنە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی داوەلی ئەکەین بە ناوی جوانت بە صفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە بەخوا ئیلاهی ئێمە هەڵەوکەم و کوڕیمان زۆرە بەڵام قەد عینادی لەگەڵ دینەکەی تۆیان ناکەین یا ئیلاهی بەخوا پەروەردگارە پڕ بەدڵ نەسڕەتی دینەکەی تۆمان ئەوێ دا ئیلاهی لەبەر خاتری ئەو حبەی دڵمان بۆ دینەکەی تۆ ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەت بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە بەرزمان کەرەوە یا ئیلاهی گرفتەکانی ژیانمان بۆ چارەسەر کە سەترمان کە بمان شارەوە لە عیب و گوناهەکان نەجاتمان بدە یا رب العالمین مەمان دەرەدەسی خۆمان نەخۆمان نەدایک و باوک و باو و باپیرمان نەخێزان و مناڵمان نەوەچەکانمان نەبرا و خوشەکانمان نەخزب و کەسوکارمان هیچ کامێکمان یا ئیلاهی خۆشەویستانمان ئەبەدەن نەدەیتە دەستی خۆمان یا رب العالمین هەموو یا ئیلاهی ئەمە سپاردەی تۆ ئەکەین پەروەردگارە سپاردە قەد لای تۆ زایە نابێ ئێمەش زایە مەکە یا رب العالمین لەم زەمانی فتنە و آخری زەمانە یا ئیلاهی هاوار ئەهێنین بۆ لای تۆ زایەمان مەکە یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناه من الشيء وجبوري خواهي من قبولك